تەنها 2 مانگ بەسەر نسکۆی شۆڕشی ئەیلول تێپەڕی بوو. ئەو نسکۆیی کە کورد 14 ساڵ خەونی لەسەر هەڵچنی بوو. لە شەو ڕۆژێکدا بەهۆی ڕێکەوتنی نێرانی کورد لەسەر کۆتایی هێنان بە شۆڕشەکە بووە یادەوەری. بەڵام بیری نەتەوەی ژمارەیەک گەنج لە چیاکانی کوردستانەوە نەیانهێرد شادی دوژمنان بە شکستی کورد و شۆڕشەکەی بەردەوام بێت و دەنگی تەقەیان لە شاخەکانی کوردستانەوە هەستاند و چۆڵیان نەکرد. یەکێتی ئومێدی سەردەمی ناومێدی. سەردەمی دوای ڕێکەوتن نامەی جەزائیر و نسکۆی شۆڕش یەکێکە لە سەختترین ئەو کاتانی کورد پێیدا تێپەڕی. ئەم بارودۆخە سەختە نەک تەنها باشووری کوردستان بەڵکو و بەشەکانی دیکەش بێبەش نەبوون لێ. جیا لەوەی بەجارێک سنگەری بەرەنگاربوونەوەی بەعس شۆڵکرا دەیان هەزار خێزانیش ئاوارە و سەرگەردان بوون کە بەشی زۆریان خێزانی پێشمەرگەکانی شۆڕشی ئەیلول بوون. هەمووان پیان وابوو بۆ هەتا لە عێراقدا شۆڕشی کورد لە خاک نرا و زیندوو نابێتەوە. بەعسیەکان دەیانوت یاخی بوون بۆ هەتایە کۆتایی هات. ئەم دڵخۆشیی نێرانی کورد تەنها نێرە عێراقیەکانی نەگرتەوە بەڵکو و سیاسەت مەداری فەڵەستینی جۆرج حەبەش لەبارەی نسکۆ وتبووی جارێکی دیکە کورد ناتوانێت 7 چەکدار بنێرێتە شاخ دژ بە بەعس. لەو کەین و بینەدا کۆمەڵێک شۆڕژێر بەرهەڵستی خۆیان نیشاندا وتیان ئێمە بەرگری دەکەین. مام جەلال لەگەڵ ژمارەیەک هاوڕێدا بڕیاریاندا نابێت شاخ چۆڵ و خامۆش بکرێت. هەستیان بە پرسیارەتی ئەو قۆناغە سەختە کرد و یەکێتی نیشتیمانی کوردستانیان دامەزرا. نیشتیمانی کوردستان لەلایەن چەند ڕەوشەنبیرێکی کوردەوە بیر و ڕایەکەی گەڵاڵە کرا و لە مایسی 1975دا لە شام کۆبوونەیەک کرا بە بەشداری هەڤاڵان دکتۆر فواد عەبدولڕەزاق فەیلی ئیمام جەلال و چەند برادەرێکی تر بۆ دانانی ڕێکخراوێکی سیاسی تازە لە کوردستان. ئەو کەسانەی لە دەستەی دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بوون بریتی بوون لە مام جەلال، نەوشیروان مستەفا، عادل موراد، عومەر شێخموس، عەبدولڕەزاق فەیلی، فواد مەحسووم، کەمال فواد. یەکەم کۆبوونەوەی دەستەی دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 22 ئایاری ساڵی 1975 لە چایخانەی توڵەی توڵا لە دیمەشق بەڕێوە چوو. لە کاتێکدا مام جەلال بەیاننامەی ڕاگەیاندنی حیزبەکە و استراتیژی کارکردنی یەکێتی پێڕاگەیاندن. بەیانەکە بنووسم، بەیانی یەکەم بنووسم. ئەو بەیانەی یەکەم بنووسی لە چاخانەیە کۆبووینەوە بە ناوی توڵەی توڵا. ئەو کەسانی کە کارەکەمان دەست پێ کرد بریتی بوون لە کاک دکتۆر فواد، کاک عادل موراد، کاک عەبدولڕەزاق میرزا و بەندەی موخلستان. پاشەوەی کە بەیانەکەمان تەصدیق کرد چونکە ئێمە بڕیارمان دابوو پاش ساڵێک لە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان شۆڕش هەڵگیری سێنینەوە. لە یەکەم بەیاننامەی یەکێتیدا هاتبوو ئێمە بەسەر بەرزیەوە سووربوونی توێکۆشەرانی گەلەکەمان ڕادەگەێنین لەسەر بەردەوامی خەباتی شۆڕژێڕانە لە ڕیزی جەماوەری گەلەکەمان لە چوارچێوەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کە لەسەر ڕێبازی جەماوەری دەڕوات. پاشان لە یەکی حوزەیرانی ساڵی 1975دا بە فەرمی حیزبێکی نوێی شۆڕژێڕی کوردستانی لەدایک بوو. ڕژێم زۆر بە وردی حسابی بۆ ئەم بزوتنەوە نوێ دەکرد. ئەمەش لەو کۆبوونەوانەدا دەردەکەوت کە بە زۆرەمرێ بە جەماوەری کوردیان دەکرد. ئەو کۆبوونەوانەی کە دام و دەستگا تۆقێنەرەکانی ڕژێمی عێراق لە کوردستاندا ئەنجامیان دەدا لە 3 تەوەرەدا خۆیان دەبینیەوە. یەکەم ئەوەیان بە خەڵک ڕادەگەیان کە ئەگەر ئەم جارە شۆڕژ لە کوردستان بەرپا ببێتەوە سەرکەوتن بەدەست ناهێنێت و تووشی شکست دەبێتەوە. دووەم بریتی بوو لە هەڕەشەکردن لە خەڵک بەوە دەیان تۆقاندن
کە ئەگەر ئاشکرا بێت کەسێک هاوکاری یەکێتی بکات ئەوە لە سێدارە دەدرێ، یان ئەگەر کەسێک بیان ناسێت و ئاگاداری جوم و جۆڵیان بێت ئاگاداری دام و دەستگاکانی حکومەت نەکا ئەوە بە خیانەتێکی نیشتیمانیدا دەندرێ و چارەنووسی خیانەتکاریش لە سێدارەدانە لە کاتێکدا ئەگەر کاریشان لەگەڵدانەکە. سێهەم بریتی بوو لە هێرشکردنە سەر کەسێتی مام جەلال. جگەر لەمەش ڕژێمی عێراق کەوتە دوورخستنەوەی هەندێک لەو کەسانەی کە پێشتر لە شۆڕژی ئەیلولدا کاریان لەگەڵ مام جەلالدا کردبوو، بە تایبەتی لە باڵی مەکتەبی سیاسی. دەستپێشی خەباتی چەکداری و یەکەم شەهیدی یەکێتی. دوای ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم شت کە هەمووان لە حیزبە نوێیەکە هەوڵیان بۆ دەدا و جەماوەری کوردی شاوەڕێ بوو دەستپێکردنەوەی خەباتی چەکداریە لە چیاکانی کوردستان. بۆیە تەنها 1 ساڵ و 3 مانگ دوای هەرەسی شۆڕشی ئەیلول یەکێتی نیشتیمانی کوردستان دەستپێشی خەباتی چەکداری ڕاگەاند. لەناو خۆدا مەفرەزێکی ئامادە کردبوو لە ڕۆژی 26 شەشی ساڵی 1976 ناردی نیەشاق بۆ تەنانەت خەباتی سیاسی، فکری، ئەدەبی ڕێخستن خەباتی چەکدار پێویست بوو. بوونی پێشمەرگە قارەمانەکان لە شاخ باژمارەشیان کەم بێهاندەر بوو بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لە شار بۆ خۆڕێخستن و خۆسازدان و خۆ ئامادەکردن بۆ خەباتی درێژخایەنی شۆڕژێرانە. لە ماوەیەکی کەمدا و مەفرەزانە توانیان گورزی گەورە لە حکومەت بوەشێن و زیانی مەزنی پێبگێنن. حکومەت کەوتە خۆی بۆ ئەوەی هەل لە سەرەتاوە ڕێگریان لێ بکات. یەکەم شەڕی ڕاستەوخۆی هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سوپای عێراق لە گوندی قاینجە بوو کە هێزێکی گەورەی ڕژێم هێرشیان کردە سەر مەفرەزەی شارەزور. لەو شەڕەدا فاتح شێخ حەیدەر ناسراو بە فاتح سازانی شەهید دەبێت و دەبێتە یەکەم شەهیدی شۆڕشی نوێ. یەکێتی لە تەمەنی خۆی گەلێک هەوراز و نشێوی بڕیوە، قوربانی زۆری داوە، بە سەدان سەرکردەی جوامێر و هەزاران پێشمەرگە و کادری پێشکەوت و خوێنی خۆیان بە گەلەکە و شۆڕشە ڕەواکەی بەخشیوە. ڕێگری و بربەستەکان لە بەردەم یەکێتیدا زۆر بوون، چ ناو خۆی و چ دەرەکی، بەڵام نەیاران نەیانتوانی ئەو هێزە ڕابگرن لە گەشتنە ئەو ئامانجەی کە لە بەیاننامەی یەکەمی حیزبەکەدا خرابوونە ڕوو. یەکێتی و سەرکردایەتی ڕاپەڕین. دوای شکستی سەدام لە کوێت و ڕاپەڕینە بەردەوامەکانی شارەکانی باشووری عێراق یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو دۆخەی بە هەلزانی بۆ ئەنجامدانی ڕاپەڕین و دەرکردنی بەعز لە باشووری کوردستان. بۆ ئەم مەبەستە دوای ڕاوێژی هەریەک لە مام جەلال و نەوشیروان موستەفا و ژمارەیەک فەرماندەی دیکەی یەکێتی ئامادەکاریان بۆ ئەنجامدانی ڕاپەڕین دەست پێ کرد. لە کاتێکدا بەشێک لە سەرکردەکانی کورد لە دەرەوەی کوردستانەوە ئەنجامدانی ڕاپەڕینیان بەشێتی دەزانی و دەیانوت سەرناگرێت. ئاگاداریەک لە گڵاگۆ بۆ ئازاد 1970 بەرادەران ئاگادار بکەرەوە حوتی مانگ زەماوەند بکەن. بەڵام لە ڕۆژی 5 ساڵی 1990دا چەخماخی ڕاپەڕین لە ڕانیەوە دەستی پێکرد و تا یەکەم ڕۆژی نەورۆز کۆی کوردستان لە هێزە عێراقیەکان پاکرایەوە. فاشستەکان پێیان وابوو بە هەڵواسی شەهامی نەمر و هەواڵەکانی
خەڵاتەکەمان دوا دەخەن و شۆرشەکەمان بەردەخەن بەڵام بە پێچەوانەی ئاوا توارەزویەوان ئەو داخەیەوان نان بەدڵمانەوە هانی داین کە جارێکی گەشتوێن دووپات بکەینەوە بۆ شەهاب و جەعفەر و ئەنوەر و هەموو شەهیدانی کورد و کوردستان کە تا تۆمەیان نەبرێنین خەباری زۆر بەردەوام بێت. هەرچەندە دواتر سوپای عێراق کێزێکی زۆری کۆکردە و دەیویست کوردستان بگرێتەوە، بەڵام ئیرادەی پۆڵاینی جەماوەری کوردستان وای کرد کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەر کوردستان بێنە دەنگ و بڕیاری 688 لە ئەنجومەنی ئاسایش دەرچوو بۆ پاراستنی کورد لە هێرشەکانی بەعس. ئەم بڕیارە بەتەنها بریتی نەبوو لە پاراستنی کورد لە هەڕەشەکانی سەدام لە عێراقدا، بەڵکو هێڵێکی جیاکەرەوەشی لە نێوان کوردستان و بەشەکانی تری عێراق دروست کرد کە بە هێڵی 36 ناسراوە. بەوەش کورد تا ڕادەیەک لە مەترسیەکانی سەدام ڕزگاری بوو. کۆتایی بەدەسەڵاتی حکومەتی عێراق لە ناوچە کوردیەکان هات. ڕاستکردنەوەی ڕێڕەوی یەکێتی لە ڕاپەڕینی کوردستانەوە لە ساڵی 1991 32 ساڵ بەسەر ئازادبوونی گەلی کورد لە دەستی ڕژێمی بەعسی ڕووخاو تێپەڕیوە. لەو کاتەوە چۆن یەکێتی ڕابەرایەتی شۆڕشی نوێی دەکرد بەردەوام لە ڕابەرایەتی و دەستخستنی مافەکانی گەل و نیشتیمان بووە. لەلایەک دوای ڕووخانی ڕژێم لەگەڵ حکومەتی نوێدا، لەلایەکیش لەگەڵ هێزەکانی ناوخۆی هەرێمی کوردستاندا بە هەمان گڕوتینی شۆڕشی نوێوە لەبەرەی بەدەستهێنانی مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سێ پارچەکەی دیکە بوو. دیارە ئەم سیاسەتە نیشتیمانیە چەند جارێک ڕووبەڕووی هەوراز و نشێوی کردەوە، بەڵام ئەمە تەنها یەکێتی و ڕابەرایەتیەکەی سوورتر کردووە لەسەر ئامانجەکانی. دوای کۆنگرەی چوارەمی یەکێتی کە لە کانونی یەکەمی ساڵی 2019دا بەڕێوە چووە، حیزبەکەی مام ڕووبەڕووی دۆخێکی دیکەی دژوار بووەوە، بەڵام ئەم جارە جیاواز لە پێشوو لە ناوخۆی یەکێتیەوە هەوڵ دەدرا بۆ دوورکەوتنەوە لە جەماوەر و هەنگاونان بەرەو یاساشکێنی و مافیاگەری. بەڵام تەنها ساڵێک بەسەر ئەم دۆخەدا تێپەڕی کاتێک لەلایەن بافڵ تاڵەبانی کوڕە گەورەی مام جەلالەوە ئاڕاستەکە ڕێکرایەوە و یەکێتی خرایەوە سەر ئاڕاستەکەی خۆی کە ئەویش کارکردە بۆ بەرژەوەندی گەل و جەماوەر. ئەوە بوو لە ناوەڕاستی ساڵی 2021دا کۆتایی بە یاساشکێنی هێرا و چەتە و قاچاقچیەکان لە ناوخۆی یەکێتی دوورخرانەوە. لەو کاتەوە نزیک دەبێتەوە لە 2 ساڵ یەکێتی گەڕاوەتەوە سەر ئاڕاستەکەی خۆی، ئەویش بە ڕابەرایەتی بافڵ جەلال تاڵەبانی. لە زمانی مام جەلالەوە یەکێتی وا بەقووەت نەبووە لە ڕووی عیلاقاتەوە لە بەغا، لە ڕووی عیلاقاتی نێودەوڵەتی، لە ناو حزبەکانی کوردستان و لە ناو هێزی پێشمەرگەکەمان قەت وا یەک ڕیز و بەقووەت نەبووینە. لە ماوەی ئەو 2 ساڵەدا هەموو کەرتەکانی ژیانی هاوڵاتیان بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە. ئێستا لە ڕێگەی دژەتیرۆری کوردستانەوە بەردەوام لە سەنگەدان بۆ ڕوبەڕووبوونەوەی دوژمنانی گەل و نەیارانی قەوارەی هەرێمی کوردستان. ڕۆژێک لە خانەقین لە ئۆپەراسیۆندان، ڕۆژێک لە ڕۆژئاوا، هەمووشی تەنها یەک ئامانجی هەیە، ئەویش بەرقەرارکردنی ئاسایشە لە هەرێمی کوردستان. لە ناوخۆشدا ئەم ئۆپراسیۆنانە بەردەوامن، ڕۆژانە چەکدارانی تیرۆریستان و شانەکانیان ئاشکرا دەکرێن و دەستگیر دەکرێن. چیتر ئەو تیرۆریستانەی ڕۆژانێک ببوونە هەڕەشە نابنە مەترسی لەسەر هیچ کەسێک. هەر لەو 2 ساڵەدا ئابووری خەڵکیش بەرەو باشبوون هەنگاوینەوە. چیتر هاوڵاتیان ترسی دەست بە سەراگرتنی کارەکانیان نییە، ئەویش جیاواز لە پێشوو کە کەسانێک هەڵدەسان بە وەرگرتنی باج و سەرانە لە بەرامبەر هیلاکی و ماندووبوونی هاوڵاتیانی سادەی ئەم نیشتیمانە. لەم ماوەیەدا پرۆسەی ئاشتەوایی دەستی پێکرا، ئەمان لەلایەن خودی بافڵ جەلال تاڵەبانیەوە سەرپەرشتی دەکرا. ڕۆژانە دەباشانی کردووەتە شوێنی کۆکردنەوەی چین و توێژە جیاوازەکان. ڕۆژێک مناڵانی بێسەرپەرشت دەباتە سەرخوانەکەی، ڕۆژێک کاسبکاران و ڕۆژێک هونەرمەندان. ئەم سیاسەتە لە دوای سەرۆک مام جەلالەوە نەبینرا بوو، بەڵام دووبارە هاوشێوەی باوکی بافڵ جەلال تاڵەبانی زیندوی کردەوە. ئێستا لە سنووری سلێمانیدا لە هەندێک گرفدا پێویست بە گەڕانەوە بۆ بەڕێوبەرە گشتیەکان و وەزیرەکان ناکات، بەڵکو هەر ئەوەنەی هەواڵگەیشت بە سەرۆکی یەکێتی ئەوە خۆی دەچێت بەدەم هاوکاری هاوڵەتیانەوە.
هەر وەک چۆن بینیمان کە هاوکاریکیان دەخوێندکاران و بەشە ناوخۆیەکانی نوێ کردەوە. لەوانەشە گرنگترین کاری بۆ سلێمانی گەڕانەوەی گەڕەکی سەرچنار بێت بۆ دانیشتوانەکەی، ئەویش کە هەمووان دەزانن چ بێڕەوشتیەک لەو گەڕەکەدا دەگوزەرا. ئەو گورزەی باڤڵ جەلال تاڵەبانی بۆ یانەشەوانەکان لە درنگانی شەوێکی کانونی یەکەمی ساڵی ڕابردوودا بوو. ئەویش کاتێک هێزی ناردەسەر ئەو یانانە و خۆشی لە نزیکەوە سەرپەرشتی دەکردن. ئەمە هەنگاوێک بوو کە یار و نەیار پشتگیری لێ دەکرد، هەنگاوێک کە داوا لە بەرپرسانی دیکەش لە تەواوی هەرێم و عێراق دەکرا کە دووبارەی بکەنەوە. هەمووان بە شێوەیەک پێشوازیان لەم بڕیارە دەکرد کە کەس باوەڕی نەدەکرد وەها بێت. کارەکانی تەنها بەوەوە نەوەستا، بەڵکو هاوکاری و پێداویستی دەگەیاندە نەخۆشخانەکان و ئەوەی پێی دەکرا درێغی تێدا نەدەکرد، جارێک بە هاوکاری و پێداویستی و جارێک بە دامەزراندنی فەرمانبەر. ئەلۆ فەرموو گیان. ئەلۆ بەڵێ گیان ماسی بەڕێزم خۆشبی گیان جەنابی چۆنی؟ وەڵایی ئەم ڕقەمە برادران وەرم زووتیان هەست داواکاریەکان پێتوان دیگەین بە کارخانەوە. بەڵێ ئەوە منم بافڵ لەگەڵتە. دوایین هەنگاوی باڤڵ جەلال تاڵەبانی بۆ نزیک بوونەوەی ڕاستە و خۆ بوو لە هاوڵاتیان. ئەویش کاتێک کۆڵسەنتەرێکی بەناوی هێڵی سەوز کردەوە بۆ نزیک بوونەوە لە هاوڵاتیان. ئێستا تەنها بە یەک تەلەفۆن دەنگی هاوڵاتیان دەگات بە سەرۆکی یەکێتی. لێوێەوە ئەگەر ئاڕاستی یەکێتی بێت داواکە دەبرێتە پێش، ئەگەریش ئاڕاستی حکومت بێت هەر لە ڕێگەی سەرۆکەوە دەگاتە تیمی یەکێتی لە حکومت. لە هەموو ئەگەرەکاندا داوای هاوڵاتی هەر شتێک بێت بەو شێوەیە کاری لەسەر دەکرێت. ئەم سیاسەتە بۆ هەرێمی کوردستان بە تەواوی نوێ و نەبینراوە. ئەم ساڵ لە یادی 48 ساڵەی دامەزراندنی یەکێتیدا باڤڵ جەلال تاڵەبانی خۆشگوزەرانی و ئەمن و ئاسایش دەکاتە جەژنانەی هاوڵاتیان، چونکە ئەمە سیاسەتە ڕاستەقینەکەی یەکێتیە. هەروەک خۆشی دەڵێت هێشتا ڕۆژە باشەکان لە ڕێگەن و دێن. 48 ساڵ بەسەر دامەزراندنی ئەو هێزە تێدەپەڕێت کە بووە ژیلەمۆی دوو شۆڕشی کوردستان. ئێستا سەرۆک و سەرکردایەتی یەکێتی هەوڵ دەدەن بە شوێن پێی سەرۆک مام جەلال و دامەزرێنەران و فەرماندە و سەرکردەکاندا بڕۆن، تاوەکو بتوانن ببنە درێژە پێدەر و پارێزەری دەستکەوتەکان و هێنانەکایی سیستمێکی حکومڕانی دادپەروەر و شیاو بۆ نەوەکانی ئێستا و داهاتوو.